ئەگەر ئەم شەقبوونی زەویە وێنای کارەساتێکی سروشتی بێنێتە بەرچاو، ئەوە بۆ بەشێک لە جوتیارانی دەشتی شارەزور دیمەنەکە تەواو پێچەوانەیە. بەو پێی دابەزینی ئاستی ئاوی دەریاچەی دەربەندیخان و ڕووباری سیروان بووەتە سەرچاوەیەکی بژێوی بۆیان. شۆڕش جوتیارێکی شارەزورە. ساڵی 1959 لە بەرامبەر دەستبەرداربوونیان لە زەویەکانیان خانەوادەکەی لەلایەن حکومەتی ئەو کاتی عێراقەوە قەرەبوو کرایەوە، چونکە بەهۆی دروستکردنی بەنداوی دەربەندیخان هەموو ئەو زەویانەی نزیکی ڕووباری سیروان بوون ژێر ئاو کەوتن. بەڵام هەر کات وشکە ساڵی ڕوو بکاتە ناوچەکە و ئاستی ئاودا ببەزێت، ڕاستەوخۆ جوتیاران دەگەڕێنەوە سەر زەویەکانیان و بە درێژایی وەرزی هاوین بەردەوام دەبن لە داچاندنی بەرووبوومە هاوینەکانیان. سەبارەت بە ئیسفادەکانی ئەم دەریاچە هەرچەندە ئاو کەمی ئاو زەرەرێکی زۆرەدا لە نیشتیمان بەعام، بەڵام لەگەڵ ئەوشا جوتیارانی شارەزور ئیسفادێکی باشەکەن لەم زەویانە، هەم لە گەنمەوە بگرە لە شووتی و لە تەڕەکاڵی ترۆ ئەمانە هەموو ئیسفادێکی باشی تایە. بەڵام ئیتر ئەمە ئیسال حاضرن لەم کاتێشە لەم مانگی حەوتاوەهۆی بەردانەوەی ئاوی ئێرانەوەڵێن ئاو زیاتر بەرەدرێتەوە، ئەمانی زیاتر بەهۆی بێبەرنامەیانەوە ناتوان لە زووسانە ئاوەکە غەزنگە لەم کاتاڵێ ئەمانوێ ئاو زیاتر غەزن کە هۆی بەردانەوەی ئاوی ئێرانەوە لەم کاتا دووبارە ئێمە ئەوێتە مایەی زەرەر بۆمان ساڵانە چەندین جار زەرەری تیاکەین و خۆی بەرز و نزمی ئەم بەحرەوە هۆی بێبەرنامەی ئەم بەحرەوە چونکم بەرنامەیەکی ئەو تۆی نییە، نازانم هۆکار بۆ کەشوهەوا گەڕێتەوە یا هۆکار بۆ ئەوانەیە کە هیچ شارەزایەکیان نییە لەسەر سەدەکەن. جوتیارێکیش ئەم جۆرە لە کوشت و کاڵکردن بە ڕیسک و سەرکێشی ناو دەبات، چونکە هەر کات ئاوی ڕووباری سیروان هەڵبکشێت یاخود ئێران ئاوی زیاتر بربداتەوە، ئەوە ڕەنج و ماندووبوونیان بە خەسار دەچێت. بە پێچەوانەوە ئەگەر تا کۆتایی وەرز ئاو بە ئاستی نزم بمێنێتەوە، ئەوە لەم زەویە بەپیتەدا حاصڵات زۆر دەبێت. لەم ناوچەیەدا ئێمە ڕزقێکی زۆرەکەین وەکو شووتی و خەیار و ترۆزی و ئەم شتانە بۆ ئەوەی ئیسفادەیەکی لێ بکەین. لەم کاتەدا خەڵک مەسروفێکی زۆری کردووە، ئەم ئەرزانە ئەگرێت هیوای هەیە بە ئیجارەی گرێ، هیوای هەیە بە بەش، بەڵام لەم کاتەدا ڕووباری سیروان لەلایەن ئێرانەوە بەر ئەدرێتەوە زەرەری بۆ لای ئێمە هەیە کە ئەم ڕزقە کراوە گشتی مەسروفێ زۆری کردووە بۆ ئەوەی ئیسفادەیە بکات لەم ڕزقانە. لەم کاتەدا کە ئاوەکە زیاوەکات زەرەری بۆ لای ئێمە هەیە هەمووی تووشی زەرەرە بێ، وەکو قمارێکی حەڵاڵ وایە ئێمە یانسی بە ئەم ڕزقە ئەەکەین. تجاری وای هەیە کە ڕزقەکە ئێمە ئەگەر ئاوەکە زیان نەکا ئیسفادەیەکی لێەکەین و ئەگەر زیایش بکات لەولاوە ئێمە تووشی زەرەرە بی. ئەم ساڵ ئاستی ئاوی بەنداوی دەربەندیخان بەراورد بە ساڵی ڕابردوو نزیکەی 4 مەتر کەمی کردووە. بە پێی زانیاریەکانی پەیام بەهۆی پش و فەرمیەوە لە 2 ڕۆژی ڕابردوودا کۆماری ئیسلامی ئێران هیچ بڕە ئاوێکی بەرنەداوەتەوە. چاوەڕوانیش دەکرێت لە ڕۆژی شەممەوە تا کۆتایی هەفتە ئاوی ڕووباری سیروان بە ئاڕاستەی هەرێمی کوردستان بربدرێتەوە. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەشتاییەکانی شارەزور، نزیک ڕووباری سیروان.